سڵاوتان لێبێ بەڕێزان. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بڕیاریدا بە دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ کاتێکی نادیار. ئەندامێکی ئەنجومەنی کۆمسیارانی شۆکاری دواخستنەکەی دەخاتە ئەستۆی لایەنە سیاسیەکان. سیروان ئەحمەد ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکە بە پلەی یەک گەڕاندەوە بۆ تۆمارنەکردنی ناوی پاڵەوراوان لەن قوارە سیاسیەکانەوە، چونکە بەوتەی ئەو کۆمسیۆن بۆ ماوەی 30 جار تۆمارکردنی ناوی پاڵەوراوانی درێژ کردەوە، بەڵام هەندێک لە قوارە گەورەکان لە کاتی خۆیدا ناوەکانیان پێشکەشی کۆمسیۆن نەکرد. لە کاتژمێر 11 شەوی ڕابردووەوە ژمارەیەک گەنجی دەربەندیخان سەرجەم ڕێگاکانی هاتنەناوە و چوونە دەرەوەی دەربەندیخانیان داخستووە. پەیامنێری NRT لە دەربەندیخان ڕایگەیاند ژمارەی ئەو گەنجانە نزیکەی 500 گەنج دەبن و بەوەی PC ئاوی قەزاکەیانەوە لە شەوی ڕابردووەوە ڕێگاکانی کەلار دەربەندیخان و سلێمانی دەربەندیخانیان داخستووە و ڕێگە بە هیچ ئۆتۆمبیلێک نادەن بچێتە ناو دەربەندیخانەوە یان دەربچێت. ڕۆژنامەی ئەلسەباحی نیمچە فەرمی حکوومەتی عێراقی لە ئازاری سەرچاوەیەکی ئاگادار لە هەرێمی کوردستانەوە ڕێکەوتنێکی نوێی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ پێکهێنانی کابینەی نوێ ئاشکرا کرد. سەرچاوەکە ڕایگەیاندووە بە پێی ڕێکەوتنەکە پارتی و یەکێتی بە شێوازی پێشوو دەسەڵات لە نێوان خۆیاندا دابەش دەکەنەوە بە جۆرێک سەرۆکی پەرلەمان دەدرێتە یەکێتی و ئەرسەلان بایز دەبێتە سەرۆک لە بەرامبەر سەرۆکایەتیکردنی حکوومەتی هەرێم لەلایەن پارتیەوە. ئەحمەد تورک هاوسەرۆکی کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتی کەجەدا دەڵێت مەسعود بارزانی تەور لە قاچی خۆی دەدات، چونکە هەڵوێستی ئەو بەرامبەر موسلیم دەتوانێت لەناو کورداندا ڕێگا لە بەردەمشتی نەرێنی بکاتەوە. بە پێی هەواڵێکی ئاژانسی فرات نیوز لە میانی سەردانێکیدا بۆ سەرەکانی ئەحمەد تورک ئاماژی بۆ داوە دوای زوڵمی بە هەزاران ساڵ گەری کورد ئەمڕۆ لە ئەنجامی قوربانیەکی بە نرخ گەیشتۆتە ئاستێکی نوێ. بەڵێ کاردانەوەکان لەبارەی داخستنی سنووری هەرێمی کوردستان بەڕووی ساڵح موسلیمدا بەردەوامە و وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش ڕەتی دەکاتەوە پارتی پەیوەندی هەبێت بە ڕێگری موسلیم بۆ ناوخاکی هەرێمی کوردستاندا. جعفەری مینکی بە ماڵپەری فەرمی حەزبەکەی ڕاگەیاندووە لەم چەند ڕۆژەی دواییدا موسلیم بێ هۆکار دەستی کردووە بە هێرش و قسەوتن بە پارتی کە گوایە سنووری بەڕووی ئەودا داخستووە. بۆیە بەڕای گشتی ڕادەگەێنن پارتی نە لە دوور و نە لە نزیک هیچ پەیوەندیەکی بەم بابەتەوە نییە، چونکە سنوور لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەڕێوە دەچێت نەک پارتی. شاد و بەختەوەرن.